بەزەیم بەخۆم و بە گیانبازەکانی گەلەکەمدا دەهاتەوە کە لەم شاخە بەرزەوە خەریکین لەسەر چی شەڕ دەکەین. نەوشیروان مستەفا لە کتێبی پەنجەکان یەکتری دەشکێنن، دەڵێت کۆبوونەوەیەکم لەگەڵ فەرماندەی پێشمەرگەکاندا کرد کە چی بکەین. دوو بۆ چوونی جیاواز هەبوو، هەندێک گوتیان کە بچینە ئەو بەر و لەوێ ڕوبەڕوویان ببینەوە، هەندێکیان وت کە ئەبێت هەر لێرەوە خۆمان ئامادە بکەین و پەلاماریان بدەین. نازم کە یەکێک بوو لە پێشمەرگە چاو نەترس و بێرەکان وتی نابێت بچینە ئەو بەر، چونکە چوونە ئەو بەروامان لێ یەکات، ئەگەر لەوێژ نەمانتوانی ئەڵێین با بچینە ئەولاتر تاوای لێیەت ئەگەینە دەشتی کەرکووک. خۆمان ئامادە کرد و لەگەڵ پێشمەرگەکانی گەرمیاندا با کەڵەکی باڵەیاندا سەرکەوتین. ژیان بە شاخەوە زۆر ناخۆش بوو، ئاوی کانیەکان ئەوەندە سارد بوو بە زەحمەت دەتوانی دەست و دەم و چاوت بشۆیت. هەموو پێستی دەست و ڕوومەتمان قڵیشا بوو و ڕوخسارمان تاریک هەڵگەڕا بوو. گەڵەکانی ڕوبەڕووبوونەوە زۆر لێک نزیک بوون. لە یەکەم تەقەکردندا 3 کەس زیاتر بریندار بوون. دەمە و بەیانی ڕۆژی 1 ئەیلول هێشتا تاریک و ڕوون بوو، هەروەکو دامان نابوو لە هەموو شوێنێکەوە شەڕ دەستی پێکرد. دوای 15 خولەک هەواڵم پێگەشت کە هەندێک لە فەرماندەکان ئەرکی خۆیان بەجێهێناوە و پێشمەرگەکانی پارتی دەستیان کردووە بەڕاکردن. یەکێک لەو دیمەنانی کە هەرگیز بیرم ناچێتەوە لە کاتی سەرکەوتندا پێشمەرگەیەکی تیپی سەفین بوو بە ناوی فاروق کە بە سەختی بریندار بوو و لە بن بەردێکدا دانیشت بوو خوێن لە سنگی دەچۆڕا و هەر لەوێ گیانی سپارت. پاشان گیرفانەکانی گەڕابوون 250 فلس لە گیرفانیدا بوو کە سەرکەوتم بۆ شەڕگە لاشەی کوژراوێکی پارتیان پیشاندام کە 300 تمەن لە گیرفانیدا بوو. لە دڵی خۆمدا بەزەیم بە خۆم و بە گیانبازەکانی گەلەکەمدا دەهاتەوە کە لەم شاخە بەرزەوە خەریکین لەسەر چی شەڕ دەکەین. لەم ڕوبەڕووبوونەوەیەدا پارتی زیانێکی زۆری لێکەوت، لەوانەش لە دەستدانی دوو لە فەرماندە ناودارەکانی بوو بە ناوی حەسۆ میرخان ژاژکی و عەبدولڕەحیم جەسیم کە هەردووکیان لەو فەرماندانە بوون کە لەگەڵ مەلا مستەفا چووبوون بۆ مەهابات و دواتریش چووبوون بۆ یەکێتی سۆڤیەت. حەسۆ لەسەر کانیەکەی کۆنە کۆتر کوژرا بوو، هەکبەیەکی لە بەجێما بوو کە یاداشتەکانی خۆی و هەندێک دامەی ئیدریس و مەسعود و کەسانی تری تێدا بوو. چەند پاسدارێکی ئێرانیشی لەگەڵدا کوژرا بوو. یەکێتیش دوو لە فەرماندە ئازاکانی کوژران، ئەحمەد مەولود لەگەڵ نازمی حەمەی سڵێمان، ئەو فەرماندە بە جەرگەی کە نەیهێشت شەڕەکەمان ببەینە شاخی بەرامبەر. ئەوەی جێی سەرنج بوو لە تەواوی شەڕەکەدا هێلیکۆپتەرەکانی عێراق چاودێری مەیدانی شەڕەکەیان دەکرد. دوژمن سەیری دەکرد و براکانیش خەریکی یەکتر کوشتن بوون.